ئەو جا لە خاڵێکی دیکەدا دەفەرمێ ولا يبيع بعضكم على بيع بعض. کڕین و فرۆشتنە دیسان برا بەڕێزەکانی خۆم ناکرێ بچێ سەر معاملەی برایەکی موسڵمانت کە معاملەکەی تەواو نەکردووە. جاوەکو گوتم بە هەر نێتێکی بێتن، بە نێتێکی باش بێیان نێتێکی خراپ بێ. دروستە مەسەلەن کابرا بۆ نمونە کابرا شتێکی دەفرۆشیتن ئەو شتە سارەکەی زۆر زۆر لەوەی زیاترە، ئەتۆ مەبەستی شتەکە بیکڕی کابراک لەو لای دەوێ بە سارێکی هەرزان لە بەردەستی بینیتە دەرە دروستە سارەکەی خۆی پێ بدەیت کاک وەڵی ئەوە زیاتری دەکات لەوە ئەمنەوەندت پێ دەدەم. بەڵام العموم یعنی کاتێک کە دەبینی مەسەلەن بۆ نمونە موسڵمانێک خەریکی معاملەیەکیە ڕاستە خۆمە تو هێشتا معاملەکەی تەواو نەکردووە ئەتۆ بێ بچی وەڵا کاکە ئەمن بۆندەم دەوێت زیاتری پێ بدەیت. یان سلعەی کابرای بشتێنی کابرا بۆ نمونە معاملەیەکی دەکاتن شتێکی دەفرۆشیتن بایعەکە ئەوەی کە مشتریە ڕەفیقی تۆ دەتانەوێت بە هەردووکان فێڵی لێ بکەن کوربا بۆکەنی ئەوەی دەیدێنی لە شوێنی دیکە زۆر بە هەرزانتر دەست دەکەوێتن. ئەو جۆرە معاملە و ئەو جۆرە کڕین و فرۆشتانە حەرامن، نەهی لێکراوە. لەبەرەوەی ئینسانی موسڵمان دەبێ خۆی بپارێزێت